دەگەڕێنە لای یەکەمین هەواڵمان بۆ جوانترکردنی سیمای قەزای چەمچەماڵ پەیکەری بەڕوو دروست دەکرێت. من فاتح بابا كريمة لبواري هنريا كاركم اختصاصا بيكر سازية دير ام بروجا يكلو بروجاني كوا كلقل شارواني سمسمان تنسيق ما كردو بوي كوا يكيك لنو بارك كان دابن دي ام بروجا بيكات ولا دودن كبروي قورا لقل سيقلايا بهمان شوا يكيك لدن كبرو كان بەڕۆهی لێ دەرچووە ئەمە ئەم بەڕۆ تقریبا نەتوانم بڵێم 6,000 نییە گەورە کراوەتەوە لە قەبارەی خۆی ئەم پرۆژێ هەمووی پێکەوەیە و لە عەرز ئەکەوێ بۆ ناوێکێک لە پارکەکانی چەمچەماڵ بەسپاسەوە دیارە کۆمەڵی هونەرە جوانەکان بە بەردەوامی هاوکار و پشتیوانی ئێمەیە دیارە سەردانی مەڵبەندی ڕێخستی چەمچەماڵمانیش کردو ئەوانش هاوکارمان بوونە و سپۆنسەری ئەم کارە هونەریە پەرلەمانتاری عێراق دیلان غەفور هەڵساو بە سپۆنسەری ئەم کارە سوپاسیەکەین. ئێمە قاڵمی بۆ ناکەین دیارە مباشر ئەم ئیشاکەین یەکەم جار هەیکەل عەزمی وە دروست دەکەین بە ئاسن ئاسنەکانیش تەمەن جیاوازیان هەیە هەر لە 16 ملیمەوە هەتاکو 10 ملیم دوا بە دوایەوە کە هەیکەلەکەمان دروست کرد دێن بە ئەو سیمە دای ئەپۆشین ئەوە قۆناغی دووەمە قۆناغی سێەم دێن بە چیمەنتۆ لەگەڵ مەوادی ترە ئەوانە ئەگرینەوە و دای ئەپۆشین قۆناغی چوارەم ئەتوانم بڵێ مەسەلەن جوانکاریەکانێتی ئەو پەلو ئەو گڵاو ئەو هینانەی کەوا مەسەلەن لە ئەو پرۆژەیە هەیە ئەوانە ئەکەین قۆناغی ئەخیریش ئەوەیەکەوە بۆیاخیەکەین و کەوا ڕەنگەکەی بگەڕێتەوە بۆ بەڕوو دوای تەواوبوونی لێرە بە کرێنباری ئەەکەین و ئەیبین بۆ ئەو شوێنەی کەوا ئەمانەوێت لەوێ دایبێت.